شازادە ماکۆ ئەو شازادەیی لە پێنەو خۆشەویستەکەی دەستبەرداری نازناوەکەی بوو. شازادە ماکۆ ئاکیشینۆ لە ساڵی 1991 لەدایک بووە. کچە گەورەی شازادە ئاکیشینۆیە. دوای تەواوکردنی ئامادەیی دەبێتە خاوەنی بڕوانامی بە کالۆریۆس لە بواری هونەر و کەلتوردا. پاشان دەچێتە بەریتانیا. لەوێ دەست دەکات بە خوێندن لە بواری مۆزەخانە و مێژووی هونەری. لەو ماوەیەدا چەندین کاری خێرخوازی ئەنجام دەدات بەبێ ئەوەی نازنامەی خۆی ئاشکرا بکات، چونکە شازادە هەمیشە حەزی لە بەخشین و دڵخۆشکردنی مرۆڤەکان بوو، لەگەڵەوەشدا گرنگی تایبەتی بەو کەسانە دەدا کە نابیست و ناگۆ بوون، وێ لەسەر شێوازی ژاپۆنی خۆی فێری زمانی ئاماژە دەکا و یارمەتیان دەدات. شازادە لەو کاتی کە لە زانکۆی کریستیانی نێودەوڵەتی لە تۆکیۆ چاوی بەکی کۆمۆرۆ دەکەوێت، بەرەبەرە پەیوەندی خۆشەویستی لە نێوانیاندا دروست دەبێت. ئەوەش ڕووداوێکی ئاساییە، بەڵام بۆ شازادەیەک کە پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کەسێکی ئاساییدا هەبێت کارێکی ئەستەم و نەکردنیە. کاتێک پەیوەندیەکەی بە خێزانەکەی ڕادەگەیەنێت تووشی سەرسوڕمان دەبێت. کاتێک دەبینێت خێزانەکەی کێشەیان نییە، هیچ ڕێگریەکی لێ ناکەن. تەنانەت خودی ئیمپراتۆر و هاوسەرەکەشی بە شێوەیەکی زۆر ئاسایی ڕازی بوون و پیرۆزباییان لێ کرد. بەو شێوەیە لە ساڵی 2017 مەراسیمی مارەکردنی شازادە و کۆمۆرۆ ڕاگەیەنرا. دواتر کاتی هاوسەرگیریکردنیان دیاری کرا، بەڵام بەهۆی چەند کێشەیەکەوە هاوسەرگیریەکەیان دوا دەخرێت. دوای ڕاگەیاندنی مارەکردنیان بە شێوەیەکی زۆر زیادەڕۆیی چاوی ڕاگەیاندنەکانیان لەسەر بوو، بە شێوەیەک گرنگیەکی زۆریان بە بچووکترین ڕووداوەکانی ژیانیان دەدا. کاتێکیش کاتی هاوسەرگیریان نزیک دەبێتەوە، بەهۆی ئەوەی دایکی کیکیمۆرۆ تووشی کێشەی دارایی دەبێتەوە، هاوسەرگیریەکەیان بۆ جارێکی تر دوا دەخرێت. بەهۆی ئەوەی خێزانی ئیمپراتۆری ژاپۆنی بەو بارودۆخە ڕازی نەبوو. ئەوە ژوای کرد کە ڕاگەیاندنەکان زۆر زیاتر لە جاران بە دوای هەواڵەکانیانەوە بن. هەروەها دەنگۆی ئەویان بڵاو کردەوە کە هاوسەرگیریەکەیان ڕوونادات و شازادە لە خۆڕا دەستبەرداری نازناوەکەی بووەتەوە. ئەوەش کاریگەریەکی زۆری لەسەر دەرونی شازادە ماکۆ دروست کردبوو. وێڕایەوەش کاتێک کۆمۆرۆ لە نیویۆرک سەرقاڵی خوێندنی یاسا بوو بۆ بەڕێکردنی کاروباری هاوسەرگیریەکەیان دەگەڕێتەوە ژاپۆن. دەبێتە باسی ڕاگەیاندن و میدیاکان بەوەی ئەوەی بەستایلێکی قژەوە دەردەکەوێت کە لە یاسای خێزانی ئیمپراتۆری ژاپۆنیدا ڕێگە پێدراو نەبوو. بەو شێوەیە تەواوی ڕاگەیاندنەکان لە هەوڵی ئەوەدا بوون تەواوی وردەکاریەکانی ژیانی دەربخەن و هەروەش بارودۆخێکی ناهەمواری گونجاندە بوو کە هیچ کام لەوان پێی ڕازی نەبوون، بەڵام لەبەرەوەی بەڵێنیان بە یەکتریدا بوو کە دەستبەرداری خۆشەویستیەکەیان نەبن، بۆیە لە ڕۆژی 26 تشرینی یەکەمی ساڵی 2021 هاوسەرگیریەکەیان ڕاگەیاند. تەنها مەراسیمێکی بچووکیان ئەنجامدا. هەروەک لە وێنەکاندا دەردەکەوێت شازادە کراسێکی سادەی پۆشیوە و ماڵ ئاوایی لە خێزانەکەی دەکات. بەو شێوەیە ماکۆ دەستبەرداری نازناوی شازادە دەبێت لە پێناو خۆشەویستیدا. ناوی دەچێتە سەرخێزانی هاوسەرەکەی و دەبێت بە ماکۆ کۆمۆرۆ. لەناو ئەم جەنجاڵیەی ژیاندا کە هەمووان لە هەڵپەی گەیشتن بە پارە و ناوبانگ داین، شازادە ماکۆ بە تەواوی مرۆڤایەتی ڕاگەیاند کە نە پارە و نە ناوبانگ ناتوانێت خۆشبەختمان بکات و هیچ کات پارە و ناوبانگیش لە خۆشەویستی گەورەتر نین.